خۆشەویستان بەردەوامە بین لە گەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە باز لە بابەتێکی گرنگەکەین ڕەنگە هەر یەک لە ئێمە لە کاتێکا کە خۆمان مناڵ بوون یاخود ئێستا کە مناڵەکانمان بە زۆر ئەبین بۆ شوێنێک بە زۆر بابەتێکیان پێیەکین کە خۆیان حەزی پێناکەن ئەمە ئەبێتە فشارێکی دەرونی کۆمەڵایەتی بۆ سەر ئەو مناڵە بۆیە ئەمڕۆ بە چڕوپڕی لەسەر فشاری کۆمەڵایەتی و کاریگەریەکانی لەسەر دەرونی مناڵ گفتوگۆ ئەەکەین با بزانین ئێمە چۆن بتوانین ئەم فشارە کۆمەڵایەتی و دەرونیانە لەسەر دڵ و دەرونی مناڵ کەم بکەینەوە. بێگومان گرنگە کە مناڵ لەگەڵ دایک و باوکیا بۆ شوێنەکان بچێ بەڵام لە کاتێکا مناڵ کە حەز و ویستی لەگەڵ ئەو بارودۆخانەیە نایەت ئێمە چۆن بتوانین مامەڵەیەکی دروست لەم کاتانەیە بکەین بۆ ئەوەی ئەم فشارە کۆمەڵایەتی و دەرونیە بەرەبەرە کەم بکەینەوە لە ناو دەرونی ئەو مناڵە بۆی با چڕوپڕی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین ماکرۆکە بەڕێزیان سپۆری نەخۆشیە دەرونیەکانن. دکتۆر یان سڵاو لێ بە خێر بێ. بەخێر بێ پرۆفیسۆر، زۆر بەخێر بێ سەر چاوان. دکتۆر یان دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا پێناسێکی فشاری کۆمەڵایەتی با بکەین با بزانین مەبەستمان لێی چییە؟ خۆی هەموو فشارێک یعنی شتێک کە بە زۆر ئەیکەی یعنی ئەو کەسە ڕەنگە ویستی هەبێ ڕەنگە ویستی نەبێ بەڵام بە زۆر پێیەکەی اینجا ئەو زۆرە چەند نوعێکی هەیە. نوعێکی ئەوەیە کە بە زەبر پێیەکەی، نوعێکی بە قسە پێیەکەی، جۆرێکیشی ئەوەیە کە مەسەن ئەگەر ئەوە نەکەی ئەمە بۆ ناکەین یا بڵێن فلان شتت بۆ ناکەین. ئەمانە هەرسێکی تقریبان ئەتوانین بڵێن فشارن. اینجا فشارەکان ئەنواعی هەیە. اینجا کۆمەڵایەتیەکان ئەوەیە کە یا دەرونیەکان ئەوەیە کە تۆ زۆری لێ بکەی شتێک بکە کە نەیەوێ بیکە حەزی لێ نەبێ. یعنی سێمە هەمومان نەزانین. بۆ نمونە مناڵێک چۆتە ماڵێکەوە وەختی خۆی ماڵە خزمێکەوە قسەیەکیان پێوتووە شتێکی بیستووە شتێکی بینیوە کە بەدڵی نییە تۆ زۆری لێ بکەی بڵێ ئیلا ئەدبم بۆ فلان شوێن و ئەبێ بێی لەگەڵمانە یا ئیلا فلان شت بکەی و ئەو حەز نەکابیکە ئەوە تەوان ئەبێ بە فشار. جا ئەگەر ئەو شتەی کە ئەتەوێ بیکەی یا حەزەکەی مناڵەکە بیکە ئەگەر شتێکی باش بێ و پەسەند بێ لای تۆ ئەبێ یعنی وا بکەی کە ئەو مناڵە هەست نەکات تۆ بە زۆر ئەوەی پێەکەی ئەبێ دائیمەن داوای هەر شتێک لە هەر مناڵێکەکەی ئەبێ هینی بۆ بدۆزیتەوە با بڵێن تەبریرێکی بۆ بدۆزی گوردەواری خۆمانەڵە پشی بۆ بکەیت تا شتەکەی پێەکەی. یعنی مەقسەد ئەوەیە ئەو مناڵە بزانێ بۆچی ئەمەی پێەکەیت و یعنی بزانێت کە ئەمە لە مەسلحەتی ئەوە بزەبت ئەبێ بۆی ڕوون بکەیتەوە و هۆکاری بۆ بدۆزیتەوە. بێن پێڵێن تەبریر بە عەرەبی ڕاشنەلایزیشنی پێڵەن بەنگلیزی کە ئەوە پێوت وە قەناعەتت پێکرد ئیتر ئەو مناڵە ئەوە بە فشار نازانێ حتا ئەگەر حەزیشی لێ نەبێ. یعنی بازە کەسێ مەسەن ئەڵێ نایم بۆ ماڵی مامم یان چکە مناڵیان نییە کە بەقەدەر ئەو بێ بۆ نمونە یا وەختی خۆی ئامۆژنی قسەیەکی ناشرینی وت بێ لە ماڵەکە بەرامبەر بەمە. جا بۆیە یعنی ئەم جۆرە فشارانە ئیتر کۆمەڵایەتی بێ یا جۆرەکانی تریش بێ زۆر گرنگە کە وا بکەی مناڵەکە هەست نەکات تۆ بە زۆر ئەم شتەی پێەکەی وا هەستکە ئەم شتەی کە پێی ئەەکەی یا پێی ئەڵێ بیکە لە مەسلحەتی خۆیەتی لە بەرژەوەندی خۆیەتی ئیتر بەرژەوەندێکە ئەم دقەیە بێ یان دوایی. باشە پرۆفیسۆر چۆن جیای بکەینەوە سا هەندێک دایک و باوک ڕەنگە جۆمان لێ بگرن سیرمانکەن بڵێن جاخۆ هەندێک شتێ فشار نییە خۆ منداڵ خۆی ئاراستەداکرێت لە لای گەورە ئاراستاکرد. من ئەچم بۆ سەردانی خزم و کەسوکارێکم پێم خۆشە خزمایەتی تازە بکەمەوە ئەبێ مناڵەکەم بەرم خۆ ئەگەر ئەم تێکەڵاویە نەبێ ڕەنگە زۆر جار فشار نەبێ پێی بڵێ با بچین خزمایەتی بکەین با بچین سەردانی ماڵی فڵانەکەین. ئێستا چۆن جیایکەینەوە لە فشار ئەم بڕگەی کە ئێستا جەنابەت فەرمووت کە ئێستا تۆمار کراوە باشە ڕاستە خۆی ڕۆیشتووە تۆمار دوبارەش ئەگەر لیینەوە جارێکی کە ئەبێ تۆڵێ ئەبێ وشەی ئەبێ نابێ هەبێت. بۆچی؟ ئێمە لە بینی من و تۆ ڕەنگە ئەبێ شتێکی ئاسایی بێ ئەمەسانی کامەڵامە ئێمە وا پەروەردەکراوین کە ئەمە ئەبێ و ئەبێکەمان قبول کردووە دنیا گۆڕاوە ئەو ئەبەیە نەماوە ئەو ئەبەیە دیکتاتۆریەتە لە تربیەتکردنی مناڵ ئەو ئەبەیە نەماوە لە پەروەردەکردنی مناڵ ئەبێ
نەک ئەبێ دەبێت پێی بڵێ بۆچی باشتر وایە بچی بۆ ماڵی خزمێکت ئەبێ پێی بڵێ کە دوایی کە چووی بۆ ماڵی خزمەکەت ئەنجامی هەیە ئەنجامەکە ئەوەیە خۆشەویستی دروستە بێ سبەینە خوا نەخواستە شتێکمان لێ بقەومێ ئەوان فریامانەکەون ئەگەر ئیشێکمان هەبێ ئەوان یارمەتیمانن ئێمەش یارمەتی ئەوانەین ئەم تێکەڵیە خزمایەتی و خۆشەویستی لە بینمانە دروستەکە و ئەم خۆشەویستیە لە بینمانە وامان لێەکە باش بین بۆ یەکتری و کۆمەڵگەکە هەمووی لەسەر خۆشەویستی دروست بووە بۆیە یعنی ئەبێ بە مناڵەکە بڵین ئسم نەڵێم ئەبێ منی ژوتم ئەبێ بەزە بێ وا بە مناڵەکە بڵین بۆی ڕوون بکەینەوە وەکولانە خامتی بۆی ڕوون بکەینەوە بۆچی ضروریە ئەمە بکەین چونکە سوودی هەیە چونکە ئیسفادەی هەیە زۆر باشە دکتۆر ئەگەر ئێمە بێت و بە زۆرم لە ئەو بابەتانی کە مناڵ خۆی حەز و ویستی لەگەڵ ینی ئێمە بە زۆر پێمان کرد ئەم فشارە کۆمەڵایەتی فشارە دەرونیە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر کەسایەتی ئەو مناڵە دروستەکە کۆمەڵێک کاریگەری زۆر خراپی هەیە لەسەری یەکێک لەوانە مەسەنەن لە باتیەوەی مناڵەکە بە خۆشەویستی لەگەڵ تا بێت بوو ئەوێ بەترسایەت لەگەڵ تا لەبەرەوەی ئەترسێ ئەگەر بە قسەت نەکا بە جۆر نەکا تۆ سزایەکی بدەیت ئەو سزایە هەر شتێک بێت یان خوا نەخواستە لێدان بێکەی فۆزە لێدان هەر نەما بێ تووڕەبوون بێت یان سبەینێ ئەزانێ کە داوای شتێکت لێ بکارڕەکەم بۆی نەکەی پێڵێ ئەی بۆچی من پێم وتی وا بکە وا بکە بە قسەت نەکردم ئەم ترسە لە باتی ئەوەی ئەو ڕێزت لێ بگرێ و تۆی خۆش بێ و تۆ بە نمونەیەکی باڵادا بنێ بڵێن وا هەست بکا کە تۆ ئەو کەسەی کە حەزەکە سبەینێ ئەو گەورە بێ وەکو تۆی لێبێ لێت ئەترسێ ئێخۆ ئەو پەیوەندیەی بینی باوکو و مناڵ کە لەسەر ترسا دروست بووە ئەوە جارێ هەتا بڵێ خراپە شتێکی باش نییە دکتۆر ئێستا دایک و باوکەیە خۆیان بەدەستیان قەزواکەنە لە با مناڵەکەم کەسێکە بێ کە لی بترسێ نەنا ترس جایە و ڕێز جایە و دائیمەن خۆی هەموو مناڵێک نمونەیەکی باڵای هەیە ئەو نمونە باڵایە عادەتەن دایک و باوکە بەڵام طبعاً بەعزێ خێزان هەیە دایک نەماوە یا باوک نەماوە کەسێکی کە هەیە جێگرەوەی ئەوەیە برا گەورەکەیە مامە خاڵە ئێمە وەختی خۆی کە پەروەردەکرا بووین ئەمانوت کێ هەیە گوێی مناڵەکەت بابە بەسیسەوە نابێ وا بڵین ئەبێ بڵین کێ هەیە جارێ با یەکشت بڵین تۆ داوا بکەی لە مناڵەکە ڕەفتارێ بنوێنێ شتێ بکە ئیتر کۆمەڵایەتی بێ هەرچی شتێک بێ و خۆت نەیکەی ئەوە گەورەترین هەڵەیە یعنی چونکە دائیمەن شتێک هەیە پێڵێن مۆدلینگ لە زانستی دەروونزانیە یعنی ئەو کەسە ئێمە چۆن ئەڵێن مۆدل مۆدل چیە یەکێک گەهێنی زۆر جوانە لە شولارێکی جوانی هەیە شکلێکی جوانی هەیە و جلەکانی لەبەرەکەی ئیتر خەڵک حەزەکە ئەو جلە بکرێ بۆ لەبەرەوەی مۆدلەکە ئەو جلەی لەبەرایە عینەن شت دایک و باوکەکەش ئەبێ بن بە مۆدلێک بۆ مناڵەکەیان ئەو شتەی ئەوان ڕەفتاریەکەن یا ئەی نوێنن مناڵەکەش حەزیان لەکە و ئەوش ئەی نوێنێ بەڵام ئەگەر ئەوان ئەوە نەکەن ئەو هەڵسوکەوتە نەکەن چۆنە بێت تۆ داوا بکەی لە مناڵەکە ئەین بۆ نمونە درۆکردن یعنی تۆ ئەگەر درۆ بکەی لەگەڵ مناڵەکەت هەیە لەگەڵ خەڵکی کە درۆ بکەی لە بەرچاوی مناڵەکەت بەڵام بە مناڵەکەت بڵێ درۆمەکە ئێوە چۆنە بێش ئەوەی کاڵە گەورە ئاوەڕژە بچووک پێ جا لەبەرەوە ئەوەی وتمان یەکەمیان ترس هی دوو هەمیان مەسەرەن ئیتر ئەو مناڵە شەرمن ئەبێت یعنی چونکە تۆ دژی ویستی خۆی شتێکت پێکردووە بە زۆر ئیتر ئەم شەرمنیە وای لەکە گۆشەگیر بێ تێکەڵی خەڵک نەبێ لە ناو مناڵەکانی ترە ترسنۆک دەربچێ با بڵێن مبادرەی نەبێ ئەین دەست پێشخەری نەبێ دائیمەن لە ناو کۆمەڵێ مناڵە ئەبینی ئەو مناڵانەی کە بەبێ ترس پەروەردەکراون لە ناو شەش حەو مناڵە یەکێکیان یا دوانیان لەوانن کەڵێ با بڕێن فلان شت بکەین مناڵەکانی تر دوایەکەون ئەوانەی کە دوایەکەون ئەو نوعانن کە ترساون یا زەبریان لێکراوە یا شتێکیوە نەوعی سێهەمیش یا کاریگەری سێهەمیش کە زۆر گرنگە ئەم ترسە و ئەم بڵێن ئەم شتێک کە تو حەز ناکەی بیکەی وەکو مناڵێک و ناشتوانی دەری ببڕی بڵێ نامەوێ بیکەم لە ترسی ئەوەی کە تۆ سەرزەنشتی بکەی یا شتێکی لێ بکەی ئیتر ئەمە لە پاشە ڕۆژە تووشی دڵەڕاوتێ و تووشی خەمۆکی و ئەو شتانەی ئەکا اینجا ئێمە ئێستا بۆمان دەرکەوتووە زۆر لە نەخۆشیە دەرونیەکان زۆریان
کە ئەگەڕێنەوە توێژینەوەی زانستیەکەین ئەبینین ئەو مناڵە وەختی خۆی زۆری لێکراوە سەرزەنشت کراوە ئیتر ئەو زۆرکردنە یا زۆرکردنێکی جەستەیی بێ زۆرکردنێکی سێکسی بێ زۆرکردنێکی دەرونیش بێ باش جا پرۆفسۆرم جارە پرسیە لەسەر ئەبێتەکە ناکەم وزت ئەبێت بۆ خۆی فشارە من ویستم ئەوە بڵێم تێبگا بەڵام نەجارە پرسیە لەسەر نابێتەکەم خۆی نابێتیش بابزانمەر باشە هەندێک نابێت هەیە لە ترسێکی پۆزتیفەوە دروستە بێت دایک و باوک لە خەمی پەروەردەکردنی منداڵەکەیان لە خەمیەوەی کە منداڵەکانی چی لێە ئەڵێ نابێت بچیتە کۆڵان نابێت چوزانم چی ماوتۆر سکیل بکەیت نابێت لەگەڵ هاوڕێی خراپە بچیتەوە نابێت لەگەڵ کەسی بێگانەیە بڕۆیت بۆ هەندێک شوێنە ئاگدار نەبین ئەی جۆر ئەم جۆرە لە ترسە پۆزتیفە بۆ خۆی ژەر فشارە بەڵام ئەمایان چۆنە ڕاستە فەرمووی بزەبت وایە بەعزێک لەو نابێتانە ضروریە یعنی نابێ مناڵ فلان شت بکە بۆ نمونە یعنی بۆ نمونە ئەگەر ماڵەکە دەرگاکەی ماڵەکەیان لەسەر شەقامێکی گشتی بوو خۆ ئێمە زۆر باش ئەزانین ئەو مناڵە نابێت لەسەر ئەو شەقامە یاری بکە حتا ئەگەر ببینێ دووسێ مناڵی کە تۆپتۆپیانەکەن لەسەر ئەو شەقامە لەبەرەوەی دائیمەن ئەگەری ئەوە هەیە سیارە بیشێلێ ئەگەری ئەوە هەیە تووشی بەڵایەک ببێ تۆ ئەگەر نەیەڵی نابێ بڵێ من ئەڵێم نابێت وەکو وتمان ئەوە نەماوە ئەو زمانی دیکتاتۆریەتە نەماوە بەڵام ئەبێ بڵێ نابێت بچی بۆ فلان شوێن لەبەرەوەی چوون بۆ فلان شوێن ئەم نەتیجەیە ڕوونکردنەوەی بەردەوام بەزەبت ئەبێ دائیمەن ڕوونکردنەوە پاساو بێنیتەوە پاساوەکەش ئەبێ پاساوێکی معقول بێ یعنی مناڵەکە هەست نەکا کە لەبەرەوەی من و تومە نابێ بڕۆی جاران وامانەوە لەبەرەوەی حاجی فلان توێتی نابێ فلان شت کەم جیلە هەمووی بە ئەبێت پەروەردە بۆ یعنی بۆیە ئەڵێم ینی ئەم دیکتاتۆریەتە نامێنێ باشە و دائیمەن پاساو بێنیتەوە پاساوەکەش معقول بێ کەوا مناڵەکە وەری بگرێ و بچێ بە مێشکە بۆ ئەوەی سبەینێ مناڵەکە خۆشی بەکاری بێنێ ئەگەر وەری نەگرت چەند جارە پێڵی وەری نەگرت چی چارەسەر چیە اینجا ئەمێنێتەوە سەر شێوازی پەروەردەکردنەکە یعنی من لەگەڵ ئەوانیم سزایەکی قرس بدرێ ئەو مناڵە بەڵام زۆر جار وەسیلەی ترمان هەیە یعنی ئەگەر نەیکرد پاداشتی بدەیت بەڵام ئەگەر کردی ناڵم سزای بدە بەڵام تی بگەێنە پێی بڵە شتێکی خراپە ئەیکەی باش نییە ئەیکەی بەڵام من لەگەڵ سزایەکی قرس نیم نیهایی سزای لێگرتنەوەش فشار نییە مەسەلەن بۆ منە زۆرێک لە دایک و باوەکانەڵە ئەگەر بێت و فلانە شت نەخۆی ئەوە تاوان ئەمڕۆ نمونەکانە بێت لەسەر ئایپاد و مۆبایلەکان بێنەوە ئایپادەگە ئەوە چ بزە بۆ ناگرم لەو خراپدۆمی ینی کۆمەڵێک بابەتی هەندێک لێگرتنەوە بۆ خۆی هەر فشار نییە ئەوە وەکوتم فشارە بەڵام ئەبێ بڵێ بۆچی یعنی من ئەو ئایپادت لێ ئەگرمەوە لەبەرەوەی ببینە خەڵکێکی زۆر مناڵن بچووکن بە بچووکی عینەک لە چاوەکەن چاویان تێک چووە تووشی ئەم حاڵەتە بوون بۆ ئەوەی تۆ وەکو ئەوانت لێنەیەت نەک بڵێم ئەها کوڕی فلان سیر ناکا و وایە وایە ئەوە غەڵەتە ئەو بەراوردکاریە زۆر زۆر غەڵەتە بەڵکو ئەبێ بڵێ خەڵکێکی زۆر هەیە سیرکردنی ئایپاد بۆ ماوەیەکی دوور و درێژ چاویان کزە بێت و تۆ نامانەوێت چاوت کز بێ بەم مناڵیە ئەبێت چاوت جوان بێ کز نەبێ ئەم شتانە بەو شێوەیە بەو شەرحکردنە بەو ڕوونکردنەوەیە بەو دۆزینەوەی پاساوێکی معقول کە وەری بگرێ ئەتوانی ئەو شتەی لێ بگریتەوە بەبێ ئەوەی هەستکا کە ئەمە تۆ زەرەری پێگەێنی بەڵکو هەستکا کەوا تۆ قازانجی پێگەێنی و لە خۆشەویستیا بۆ یەکەیت زۆر باشە دکتۆر ئەم فشارانی کە ئێمە باسیەکەین مناڵ لە چ تەمەنێک کاستی پێکا ڕەنگە منێکی دایک ئەگەر مناڵێکم هەبێ بڵم ئێستا بە زۆری بم بۆ شوێنەکار ئەوەنەی کە چوومە شوێنەکەی تربیریەچێتەوە تاو لە مێشکیان نامێنێ جا پرسەکەی من ئەوەیە لە چ تەمەنێکەوە مناڵ هەست بەم فشارانەکە و ئەم کاریگەریانی کە بەڕێز باسی لێوەکە لەسەر مناڵە دەرەکەی دواتر طبعاً هەر تەمەنە و خصوصیەتی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە لە
هەرە بچووکیەوە توانین بڵێم مناڵەکە هەستی هەیە و وردە وردە چەنە گەورەتر بێ هەستەکە دروستە بێ و یعنی برینارکردنی ئەو هەستە کاریگەریەکەی زیاتر ئەبێ چەندێ بچووکتر بێ کاریگەریەکەی کەمترە کە گەورەتر بوو زیاترە اینجا کە گەیشتە قۆناغی نزیک هەرزەکاری ئەوە هەر زۆر کاریگەریە بێ و کاردانەوەکانی ڕەنگە زۆر خراپ بێ بۆیە بە زووترین کات لە زووترین تەمەنەوە لە بچووکترین تەمەنەوە خۆت خەریکەی لەگەڵ یا نەک ئەوەڵجار ئیهمالی بکەی بەڕەڵای بکەی بۆی دوایی کە گەورە بێ و ئەبینی شتەکان کاریگەریەکانی خراپە و با بڵێن هەڵسو کەوتەکانی ناشرینە و کاریگەریەکی خراپی ئەبێ اینجا ئەو کاتە پێ بڵێ نابێ وا بکەیت و نابێ وا بکەیت ئەوە هەڵەیە تەبەن. باشە دوکتۆر اینجا شتێکی تر هەیە ڕەنگە زۆر کات مناڵەکانی خۆمان بەراوردکەین بە مناڵی کەسانی تر یاخود بە خوشک و براکانی تری لەناو خێزانەکە ئەم بەراوردکردنە بۆ نە بڵێ بۆچی کوڕی فلان هەردایکی یان باوکی پێڵە هەستە با بڕین بۆ فلان شوێنێک سەر پێشێکەوێ ئەڕوا بۆ تۆوانی یاخود بۆ برا بچووکەکەویێت بۆ برا گەورەکەویە بۆ تۆ نای ئەم بەراوردکردنە گەورەترین سزایە یەک نمونەی زۆر زەقت بۆ بێنم ئێستا باوێتی ئەم دقەیە نەتیجەکان دەرەچێ نتیجەی ئیمتحانەکان دەرەچێ کوڕی فلان سەی هێناوە کوڕی فلان 95 هێناوە پێڵێ ئەی تۆش چیمان بۆ نەکردی چیمان بۆ نەکڕیت خۆمان چیمان لە خۆمان نەگرتەوە بۆ تۆ هیچ پێ نەکرا بۆ ئەوە یعنی تەسیرێکی زۆر خراپیە بێ هەروەها بە مناڵی بچووکیش بۆ مناڵی فلان پاک و تەمیزە و ڕێک و پێکە و جلەکانی پیس ناکا و ناچێتە ناو خۆڵە و واناکە لە باتی ئەوەی پێی بڵێ خۆڵ خراپە خۆڵ شتێکی باش نییە یاریکردن لە ناو پیسی شتێکی باش نییە لە کۆڵانە لە باتەی وای پێ بڵێ بۆ پێی ئەڵێ ئەی بۆ کوڕی فلان ناچێتە ناو ئەو خۆڵ و ئەو شتانەوە ئەمانە هەمووی شێوازی وتنەوەکەی ئەم بەراوردکردنە زۆر هەڵەیە یعنی کوڕی فلان وایە قۆزە جلی جوانە دەرەچێت لە ئیمتیحانە فلان شت ئەکا فلان شتەکە تۆ بۆچی نایکەی ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە چونکە هەر کەسە و توانایەکی سنوورداری خۆی هەیە ممکنە ئەم مناڵە کە وەکو کوڕی فلان نییە یاکو کچی فلان نییە بەڵام لە زۆر شتا لە کوڕ و کچی فلان زۆر باشتر بێ تۆ لە باتیەوەی ئەمەی تیا زەقکەیتەوە ئەچی ئەیشکێنی تو ئەڵەی بۆچی وانی تووانیت ئەم فشارە کۆمەڵاتیانی کە باسمان کرد بۆ هەموو منداڵێک وەکو یەکە نەخێوەر یعنی بۆ منداڵێک کە خاوەن پێداویستێکی تایبەتە مامەڵەکردن لەگەڵا بە شێوازێکی ترە بۆ ئەمان چەند کاریگەرێکە چەند هێندەترەیان جیاواز کەسێتی مناڵ هەر لە مناڵی و کووتمان دروستە بێ وردە لەگەڵ یا گەورە ئەبێ کەسێتی مناڵەکان جیاوازە بەعزە مناڵ هەیە زۆر هەستیارە یعنی وشەیەک زۆر کاری تێکە ئەو ژینگەی کە تایە پەروەردەکراوە ئەگۆڕێ یعنی سە من بەعزە شت ئەبینم بۆ نمونە مەسەرەن ڕەنگە لە ماڵێکە مناڵێک فێر نەکرابێ لی تووڕە بن مناڵێک فێر نەکرابێ درۆی لەگەڵا بکەن مناڵێک فێر نەکرابێ بەعزەشتی پێ بڵێن کە بە مناڵی تر نەوتراوە تۆزێک گەورەیە بێ و چێتە ناو خەڵکی ترە ئەو شتە ئەبینێ لە ناو مناڵی ترا بەلایەوە زۆر سەیرە بێ لەبەرەوە بەڵێ گۆڕێت لە شێوازی پەروەردەی مناڵ و هەروەها لە پێکهاتەی مناڵەکانیش یعنی مناڵێک لە پێکهاتەکەی خوای گەورە وا دروستی کردووە تەحملی زیاترە لە مناڵێکی تر مناڵێک تووڕەبوونەکە زیاتر کاری تێکە مناڵێک با بڵێن ئەو ژینگە ناخۆشەی کە تایەژی زیاتر کاری تێکا لە مناڵێکی ترە لەبەرەوە ئەگۆڕێت باش ئەو فشارە پرۆفیسۆر چ کاتێک نەگاتە ئەوەی تۆ ببی بە حرس بەدار مناڵێکەوە یعنی زۆر جار لە هەندێک خانەوادای بینی مناڵ یعنی فشار تەنها بە قسە نییە وانە تۆ متفقی لەمە لەگەڵ تەنها بە قسە نیە زۆر جار بە کردارەکانە منداڵە گیرێ نایڵێ مەسەلەن بجوڵێ ئازادی ناکرێ یعنی کۆمەڵە کۆچوبەن دەستی ئەژیرێ نایڵم بکەوێ هەستێتەوە خۆی ئەمانە جۆرێک لە فشارین لەسەر مناڵ دروستەکرێت شتێک هەیە لە زمانی کوردیا پێڵەن سربەخۆیی بە ئینگلیزی پێڵەن ئیندیپندنس بە عەرەبی تقریبان استیقلالیەی پێڵێن ئەویشەوەیە مناڵ ئەبێ وا پەروەردە بکرێ کە بڵێن بتوانێت پشت بەخۆ ببەستێت
اینجا بۆ ئەوەی پشت بەخۆی ببەستێ ئەبێ سربەستێکی پێ بدرێ لە زۆر شتا لە هەڵس و کەوتە لە قسەکردنا لە ڕفتار نواندنا لەوانە جا چەندێک کەمتر کۆتوبەندی بۆ دابنەی ئەوە بێگومان ئەو مناڵە وەکوتم ئازاترە بێ ئەو مناڵە ئەبێ کە لە ناو کۆڵان مناڵەکانی ترە ئەو ئەڵێ با بچین فلان شت بکەین با ئەو یاریە بکەین با ئەوە ئەبێ بەو مناڵی کە زیاتر سەر بەخۆی و پشت بەخۆی ئەبەستێ ئەوەیشی کە بە تایبەتی ئەو ماڵانەی کە دوای چەند ساڵێک اینجا مناڵێکیانە بێ یا تاقە مناڵیان هەیە ئیتر ئەبینی ئەو هەموو کۆتوبەندەی دروستەکەن بۆ ئەوەی خوانەخواستە شتێکی لێنەیە لە ئەنجامە مناڵێکی لاواز و بێ ئیرادە و بێتوانە دەرەچێ بەداخەوە تەبانەوە کاتە ناسپێدانی زۆری ژۆ کاریگەری نێرێنیانە دروستەکە دکتۆرۆنیە زۆر باشە دەست خۆش بە دکتۆریانەگەر لە کۆتاییە لەسەر فشاری کۆمەڵایەتی فشاری دەرونی لە بارودۆخە جیاوازەکانە لەسەر مناڵ شتێکی گرنگمان لەبیر کرد بێ قسەی لەسەر بەڵێ وەڵاهی زۆر گرنگە دووشت هەیە زۆر گرنگە یەکێکیان ئێستا دنیا زۆر بە خێرایی ئەگۆڕێ یعنی ئێستا من لە ئێوە گەورەترم ئێوەش لە خەڵکی کە گەورەترن یعنی من وا نابێ وا هەست بکەم ئەبێ ئێوەش هەڵسوکەوتە کۆمەڵایەتەکانتان وەکو من بێ ئێوەش نابێ وا پێشبینی بکەن کە جیلەکەی دوای ئێوەش هەڵسوکەوتە کۆمەڵایەتەکان وەکو ئەوان بێ ئەمە دوو جیلی جیاواز ئەنجا چجا ئەگەر جیلەکە مناڵێکی بچکۆلە بێ 6 ساڵان بێ ئەوە زۆر گرنگە و هەموو شتێکیش هەیە شتێک هەیە پێی بڵێن بە زمانی کوردی ئەڵێ هەموو شتێک بە خوێش بەتام نە زیاد لە حەد زەخت لە مناڵی خۆمان بکەین نەش بەڕەلای بکەین بەو دەرەجەیە کە مناڵەکە چۆن بە کوردی خۆمان بڵێن ئاگری قورەتە وەکو ئاگری قورەت دەربچێت نەشش بزوتە نەکەم دەستە خۆش بە پرۆفسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆڕی نەخۆشە دەروونەکان زۆر سپاس بۆ زانیاری بۆ ئێوە دەستی سپاسانەکەم